نیلسۆن ماندێلا ئەفسانەی ئەفریقیای باشوور لە وڵاتی من سەرەتا دەچیتە زیندان دواتر دەبیتە سەرۆک. ئەمە تەنها وتەیەک نییە، بەڵکو واقعە و نیلسۆن ماندێلا پێی داگوزەری کرد. سەرەتا ئازار درا و سوکایەتی بەهۆی ڕەنگەوە چەشت، دواتر خرایە زیندان و پاشان بوو بە سەرۆک. ڕۆلی هلالە نیلسۆن ماندێلا 18 تەمووزی ساڵی 1970 لە ئەفریقای باشوور لەدایک بووە. خوێندنی سەرەتایی لە ئەفریقا خوێندووە، لەگەڵ بوونی ئاستەنگی زۆر لە جاکردنەوە دابڕینی بەهۆی ڕەنگەوە، بەڵام توانی بەکالۆریۆز بەدەست بهێنێت. لە ماوەی خوێندنیدا چەند جارێک دەستگیر کرا با تۆمەتی هاندانی خوێنکاران بۆ مانگرتن و ناڕەزایەتی دەربڕین. ئەگەرچی ماندێلا سەر بە خانەوادەیەکی بەناوبانگ بوو بە ناوی مادیبا، باوکی سەرۆکۆزی تیمبۆ بوو. دوای مردنی باوکی خۆی شوێنی گرتەوە، بەڵام ئەو پێگەیەی بۆ پتەوکردنی ڕیزەکانی ئەفریقا و سەرۆکۆزەکان بەکارهێنا. ساڵی 1942 ماندێلا بوو بە دیارترین دەموچاوی ئۆپۆزیسیۆنی وڵات بۆ بەرگریکردن لە ڕەشپێستەکان. ماندێلا دواتر پەیوەندی دەکات بە ڕێکخراوی ئەنجومەنی نەتەوەیی ئەفریقا. ساڵی 1950 ماندێلا توانی تۆڕێکی پەیوەندی گەورە لە نێوان سەرۆکۆزەکان دروست بکات و هەمووان بکاتە پاڵپشتی خۆی. ساڵی 1960 بۆ ساڵی 1961 ماندێلا بوو بە باڵی سەربازی کۆنگرەی نیشتیمانی ئەفریقی. دوایەوەی ماندێلا تەمەنێکی لەگەڵ جیاکاری ڕەنگ ژیا و ڕەشەکانی وەک خۆی خرابوونە پەراوێز و کرابوون بە خزمەتکار لە پاڵەمەشدا نەیان دەتوانی لە شوێنی سپی پێستەکان هیچ جوڵەیەک بکەن. ماندێلا بڕوای بە هەڵگێڕانەوەی هاوکێشەکە نەبوو، بەڵکو ئەو هەوڵی دەدا هاوکێشەکە هاوسەنگ بکات، بۆیە بەردەوام جاڕی داودەیوت کەس لەدایک نابێت کارڕقی لە کەس بێتەوە بەهۆی ڕەنگی پێستیان ئاین. خەڵکی فێر دەکرێت ڕقیان لە یەکتر بێت، وەک چۆن دەتوانرێت فێری ڕق بکرێن. دەتوانین فێری خۆشەویستیشان بکەین، تاکە ڕێگا بۆ گۆڕینی جیهان پەروەردەیە. سەرباری دژایەتی دەربڕینی ماندێلا بۆ ئەو سپی پێستانەی کە بەرپرسن لە شەڕی جاکاری، بەردەوام ستایشی ئەوانەشی دەکرد کە سپی پێستن بەڵام هاوسۆزی ڕەشپێستەکانن. ساڵی 1962 ماندێلا دەستگیر کراو، سزای 5 ساڵ زیندانی بەسەردادرا با تۆمەتی سەفەرکردن بۆ دەرەوەی وڵات با شێوەی نایاسایی و ڕێخستنی مانگرتن و توندوتیژی، بەڵام هێشتا حکومەکەی تەواو نەبوو. سزای نوێی بەسەردا سەپێنرا بۆ مانەوەی لە زیندان بۆ هەمیشە و تۆمەتی خیانەتی نیشتیمانی درایە پاڵ. ئەو سزایی ماندێلا تا 27 ساڵ درێژەی هەبوو، بەڵام هیچ کات شیش و تەلەکانی زیندان نەیانتوانی ئەو دیدە مرۆڤ دۆستی بگۆڕن. سەرنجام لە ژێرفشاری بەردەوامی شەقام و فشاری نێودوڵەتی ساڵی 1991 و لە تەمەنی 72 ساڵیدا ئازاد کرا. زیاتر لە 250,000 کەس لە پێشوازیدا ئامادە بوون. دواتر لە هەڵبژاردنێکدا بوو بە سەرۆکی ئەفریقای باشوور. یەکەم کار ئەنجامیدا لێخۆشبوون بوو لەوانەی دەستیان هەبوو لە زیندانیکردنیدا و دادوەر و پارێزەرەکانی ستایش کرد، بەڵام ستایشێک بە تامی مەرگ. دواتر ماندێلا خەڵاتی نۆبڵی ئاشتی وەرگرت. ساڵی 1992 لەلایەن دەوڵەتی تورکیاوە خەڵاتی ئەتاتورکی پێدەبەخشرێت و بانگێشتی تورکیا دەکرێت، بەڵام خەڵاتەکە ڕەت دەکاتەوە و دەڵێت من نایم بۆ وڵاتێک خوێنی کورد بڕێژێت و سیاسەتی جیاکاری لەگەڵ گەلی کورددا جێبەجێ بکات. ئەگەرچی هیچ بربەستێک نەبوو لا بەردەم خۆ هەڵبژاردنەوەی بۆ خولی دووەم، بەڵام ڕەتی کردەوە خەباتی لا پێناو خۆیدا کردبێت و خەباتی خۆی پێشکەشی گەلەکەی کرد. ماندێلا لە تەمەنی 95 ساڵیدا و لە بەرواری 5 کانونی یەکەمی ساڵی 2013 کۆچی دوایی کرد. باپەی سەرچاوەکان ماندێلا بەر لە وەفاتی بەشێک لە پارێزەرەکانی نارد بۆ یارمەتیدانی ئۆجەلان، بەڵام تورکیا ئامادە نەبوو پێشوازیان لێ بکات.